سڵاوتان لەبێت ئەمڕۆ هاتوومەتە بەنداوی دوکان ئەو بەنداوەی کە توانای گلدانەوەی نزیکەی 7 ملیار متر ئاوی و سێجای هەیە. ئەمڕۆ ئەمانەوێت ئەو ناوچانە ببینین کە کەم کەس هەیە بینی بێتی و گوزەرێک بنێو بەنداوەکەی بکەین. بارانی ئەمساڵ بەراورد بە 5 ساڵی ڕابردوو ژمارەیەکی پێوانەی تۆمار کردووە بە گوێرەی ئەو خەمڵاندنانەی کراون ئەگەر ساڵانە لە بەنداوی دوکان 500 میلیمتر باران ببارێت ئەوە بە ساڵێکی باراناوی و بێکێشە بۆ بەنداوەکە دادەنرێت. بەڵام ئەمساڵ تا ئێستا زیاتر لە 900 میلیمتر باران باریوە و ڕێژەکە نزیک بۆتەوە لە 3 هێندەی ساڵی ڕابردوو. هەرەمەش وای کرد لەگەڵ کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوەکە گفتوگۆیەکی ورتر سەبارەت بەو ڕێژە زۆرەی ئاو بکەم. سڵاوکە کۆچەر باشی خۆشحاڵ بووم بەخێراتی سواز دەکەم تۆ چۆنی؟ زۆر سپاس دەکەم. گوزەرێکم کرد بەنێو بەنداوەکە. بەڵێ دەست خۆش. سپاس بخوا ئاستی ئاو زۆر باشە. بەڵێ وایە. چۆن نێبینی؟ پڕەبێ ئەمساڵ؟ وەڵا تەبان سەرەتا بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم بە هاتنتان بەڕاستی. کام محەممەد ئەمساڵ ساڵێکی زۆر دڵخۆشکەرە بەهارێکی زۆر جوانمان هەیە. ماشەڵڵا هەموو ڕۆژی دوای و ڕوان بارانبارینە و بەیانێن هەڵەستین جەوێکی سافە. ئەمساڵ بەدوای ساڵێکی زۆر وشک داهاتین. ساڵێکی زۆر تەڕ و باراناویە. لەم شوێنە ئێمەیان نزیکی 960 میلیمتر تا ئەم لەحزەیەک باران باریوە لە ڕاپەڕین کە شەپۆلی ئەمساڵ شەپۆلی بارانبارینەکان دەڤەری ڕاپەڕین بوو 1200-1300 میلیمتر لە زۆربەی شوێنەکان باریوە لە ناوچەی شارباژێریش لە 4 و لە 5 وێنیش بارانی کەیزا زۆر باریوە 1700 میلیمتر باریوە داهاتێکی زۆر باشمانەیە. داهاتەکەمان ئێستا بەهۆی ئەو داهاتە زۆرەی کە هەمانە بەدانەوەکەمان کەمان ڕۆژانە نزیکی 20 سانتیمتر شەو ڕۆژی ڕابردوو 24 سانتیمتر ئاستیاوەکەمان بەرز بووبەوە و بەردەوام لە زیاد بووندایە. ئەو داتایە ببینین ئەوە داتای چەند ساڵە لێرە تۆمار کراوە؟ ئەگەر لەسەر شاشەکە سەیری بکەین ئەمە ساڵی 2019 ساڵی 2019 کە لێرەوە سەرکەوتین ئەوە بەرز بۆ تقریبا تا ئەم کاتە هات ئاستێکی بەرز بوو. بەڵێ ساڵی 2030 بە هەمان شێوە ئاستەکەی بەرز بووە. ئەمەش ساڵی 2016 ئەگەر ئەمە حساب بکەین ئەمە کاتی ئێستامانە هێواش وا بەرەو ساڵی 2030 و بەرەو ساڵی 2019 دەڕۆین. ئەمە دەکەین بگاتەوە بە ساڵی 2019 ئەگەر بەیانیان بەم بەنداوایە تێپەڕی دیمانێکی جوانی هەستێکی خۆشیشەیەکە بۆ شێوازایی بینیت. هەموو بەیانیان من پێ بێم بۆ دایرە پێشەوەی بێمە ژوورەکەەوە لەوە سەری چاوەکەکەم و زۆرجار ڕسم و ڤیددیۆیەکی جەکەمون جاجا ڤیددیۆکەش دابەزێنم لەوانەیە هەندێک کەس بەڕەخنە ژوورێک دەبڵێ مەچی ئەم ڕۆژێ بەس بەدەست خۆمان نیە زۆر ماخۆش. ئومێد دەکەن بە سەرڕێژیش ئەم جارە ببینین ئینشاڵڵا لە دوای 25ەوە 15ەوە ئەوەش بینین ئەگەر خوا حەز بکەین ئینشاڵڵا. پێمان خۆشە گوزەرێک بنێو بەنداوەکە بکەین و هەندێک جێگا هەیە ببینین. بەدڵنیایەوە پێم خۆشە زۆر باشە. ئەمەش ڕسمی ساڵی 2019 ئەمە لێرەیە. ئەمە ئەو ساڵێکە بێڵماوسەکە ساڵێژی 2019 بەڵێەوە پێماوسەکە سەرڕێژی کردو لەوێدا ئەو کاتە بەس سەرەتای بەهار بوو 2-4 بوو. بەڵام ساڵ ئینشاڵڵا نزیکە بینەوە لەو حاڵەتە بەڵام لە ناوڕاستی 5 بێتەوە مانگی 5 بێتەوە چاوەڕێکە ئینشاڵڵا بزانین لەگا بکرد. پێم خۆشە پیاسێک بنێو بەنداوەکە وای لێکین زۆر باشە. لە عێراق و هەرێمی کوردستان زیاتر لە 3 ملیۆن کەس بۆ ئاوی خواردنەوە سوود لەم بەنداوە وەردەگرن. هەر ئەوەش نا بەڵکو لە 180 ئاوی ئەم بەنداوە بۆ کێڵگا کشتتوکاڵەکانی عێراق و 120 بۆ کشتتوکاڵی هەرێمی کوردستانە. لەگەڵ کۆچەر جەمال چوونە لووتکەی بەنداوەکە و باسی گرنگی ئەم بەشەی بۆ کردم. کا کۆچەر دروست ئەم شوێنێک کە ئێمە لێن کوێی بەنداوەکەیە؟ ئێمە ئێستام شوێنە لەسەر بەنداوەکە وەستاوین. ئەمە پێڵێن دام کرێزواتە لووتکەی بەنداوەکەیە. ئەم شوێنە ئێمە لێ وەستاوین ساڵی 1954 مانجیدا شیوێکی قوڵ بوو باشە کە دوایەوە دەست بە دروستکردنی بەنداوەکە کراوە و ئەم شوێنەدا ئەم بەنداوە بەنداوێکی کۆنکریتی چەماوەیان هەڵبژاردەوە پێڵێن کۆنکریت ئارکدام. ئەمەیان کە هەڵبژاردوو ئەم بەنداوایان لێرە دروست کردووە لەو زەمانەدا کەکتویانە لەبەرەوەی شانەکانی بەخۆتە و لەبەرەوەی مەسافەکەش کەمە شیوێکی قۆڵ بووە لەبەرەوە ئەم جۆرە بەنداوایان هەڵبژاردووە بۆ ئێرە. لەو کاتەدا دەستیان پێکردووە لە کۆتایی ساڵی 1954دا دەستیان پێکردووە لە کۆتایی 58دا یاخود لە 59دا تەواو بووە. ئێستا ئەم بەنداوە ئەمڕۆ زۆر گرنگە بۆچی لەبەرەوەی لە کاتی ئێستادا لەو گۆڕانکاریەکە شوهەوا جیهانی کە هەمانە گەر ئەم بەنداوە نەبووایە ئەو هەموو ئاوە جوانەی کە ئەم ساڵ بۆمان هاتووەمەی خەسار دەبوو. ئەم ساڵ تاوەکو ئەم لەحزەیە ئەتوانم بڵێم وا نزیک بووینەوە لە 5 ملیار متر سێجا ئەومان بۆ هاتووە لە مانگی دەی ساڵی 2025 تاوەکو ئێستا. ئاوێکی فرێشی پاکمان لێرەدا کۆ کردوێتەوە بەهۆی ئەم بەنداوەکە ئێمە لەسەری وەستاوین. ئێمە من وەک بەڕێوەبەر و ئەندازیاران و فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیەکەمان ئەم بەنداوە تێکەڵاوی دەروونمان بووە
زۆرمان خۆش دەوێت. واتان سامانێکی گرنگە ئەم بەنداوەکە هەیە لە بۆ سووری سلێمانی بەگشتی. ئەم بەنداوە بەنداوێکی گرنگی استراتیژیە، یەکێکە لە بەنداوە گەورەکانی جیهان، بەڕاستی توان بڵێم یەکێک لە بەنداوە گەورەکانی جیهان کە تا ئێستا تەمەنی 65 ساڵە لە جێگەی خۆی داماوەتەوە، کاتی خۆی دیزاینێکی زۆر جوانی بۆ کراوە. جیاواز لە بەنداوەکانی تریش تیشکی لەسەر ئەم بەنداوە وایە بەنداوی دوکانیان زۆر تیشکی لەسەر بە دڵنیایەوە بۆچی لەبەروی بەنداوی دوکان هەڵکەوتە جوگرافیەکەی وایە زۆر هەڵکەوتێکی جوان هەڵکەوتووە و شاخ وانەیە ئاوێکی زۆر زۆریش کۆوە کاتەوە بەراورد بە بەنداوەکانی تر و ئاوی شاری سلێمانیشی لەسەر بەڕاستی. پرسیارێکە زۆر گرنگە کا کۆچەرەمەوە حەزەکەم وڵامی ئەوم دەستکەوێت. زۆر کات باسی پرۆژەی کارەبایی دەکرێت لە بەنداوی دوکان. بەڵێ دوکان تا چەند بەشدارە لە بەرهێمێنانی پرۆژەی کارەبای نیشتیمانی بۆ سلێمان سەیریکە دوکان خۆی ئەو کارەبایی کە لە دوکان بەرهەم دەهێنریە ئەو ئاوەیە کە ئەو ئاوە بەرزە بێتەوە ئەگاتە ئاسێکی بەرز و دوازار بەهۆی ئەو ئینەرژیە زۆرەوە بەهۆی ئەو بەرزیە زۆرەوە کە ئەتوانێت کارەبای پێ بەرهەمێنێ. ئەو کارەبایشی پێ بەرهەم دێنێ پێڵێن گرین ئینەرژی، واتە هیچ زەرەری نییە بۆ ژینگە. فیۆڵەکەی یاخود بڵێن سوتەمەنیەکەی ئاوەکەی و خۆشی بەرهەمی دێنێ و هیچ شتێک ناسووتێنین و هیچ کاربۆنێک ناسێتە ئاسمانەوە، پاوەرێکی پاک بەرهەم دێنێت. بەڵام بە خۆ دەزانی تەعاان پاوەرەکە کە لێرەدا دروست دەبێ و بەرهەم دیە بەهۆی سوتەمەنیەکەوە کە ئاوەکەیە. ئەگەر بێت و ئاوی تەواومان هەبێ ساڵانە ئێمە دەتوانین 5 وەحدەیە 5 یەکەی کار و ئاویمان هەیە 400 میگاوات کارەبا بەرهەم دێنین. بەڵام کاتێک کە ئاومان کەمە ئەو 400 میگاواتە بەرهەم نایە. بۆچی؟ لەبەرەوەی کە ناتوانین بە PPS ئاو بەردەینەوە، واتە بە تێکڕایەکە یەک یا دوو یەکە ئیش پێەکەین لە زیاتی 5 یەکەکە. ئەم بەنداوە لە دوو سەرچاوی سەرەکیەوە ئاو دەڕژێتە ناوی. یەکەمیان لە ڕۆژەڵاتی کوردستان و ئەوی دیکەیان لە چیاکانی قەندیل و چەم و ڕووبارەکانی ناوچەی شارباژێڕە. بابەتی جوتیارانی بتوێن ڕەنگەم پێشترشم بابەتت ڕوبەڕوو ببێتەوە. پێما بە کاتی خۆی سنوورێکیان بۆ داناوە کە تاوەکو ئێرە بتوانن گەنمەکانیان داچن. بڵێ چونکە گەر زیاد بڕوە ئاوی بەسەرادێت پێشترش قەرەبوو کراونەوە، بەڵام ئەبینین ساڵانە لە کاتی زیادبوونی بەنداوی دوکان لە میدیاکانەوە زۆر ڕەخناگرن. بەڵەوە چییە بابەتی؟ ئێمە بە زمانێکی زۆر سادە پێت بڵێم و ئەوانی جویان لێ بە ئێمە سڵحمان کردو کاتی خۆی قەرەبوویان وەرگرتووە هەو سڵح نابێ هەڵوەشێنەوە. هەموو دەریاچەیەک دوای هەموو دەریاچەیەک حەقی خۆیەتی هەتا ئاستی بەنداوکە کە ئێمە ئەم شوێنێکیایە وەستاوین 516ەیە. ئاستی ئێرە 516 مەترە لەسەر ئاستی ڕووی دەریاوە، واتە لێرەوە 516 مەتردا ئابەزین هەتا ئاچینە کەنداوی عەرەبیەوە. لە هەر شوێنێ لە ناو ئەو ئاستەیە لە ئەمە حەدی خۆیەتی ئەبێ بگاتەوە هەموو ئەو شوێنان و نابێ بە هیچ شێوازی تەجاوز بکرێتە سەر ئاستی 516 لە هەموو ئەو شوێنانەدا. بەڵام ئەوە ئێستا ئێمە هێشتا نەگەیشتوینەوە ئاستەش ئەوان هەر هەمووی لەبەروی تەجاوزیان کردو هاتوون ئەو شوێنانەوە کشتتوکاڵیان لێکردووە یاخود هەندێک شوێنی گەشت و گوزاریان لێ دروست کردو بە دڵنیایەوە ئەوە حدودی دەریاچەکەی و ئەگاتە و جێی خۆی ئەوانە بێ هێواش هێواش بکشێنەوە بڕۆنە جێگاکانی خۆیان. یەک پێم بۆ هاونیشتمانن ئێستا خۆتەزانی وەرزەکەی وەرزی بەهارە، سروشتی بەنداوی دوکان سروشتێکی زۆر زۆر جوانیەیە. ڕێنمای چیە بۆ گەشتیاران و هاونیشتمانیان کە دێن بۆ سەردانی بەنداوی دوکان بۆ ناوچەی گەشتیاری دوکان بەگشتی ڕێنمای چیە بۆ هاونیشتمانیان و گەشتیاران کە لەم کاتێ بەڕاستی زۆر ڕۆکردن ئەم ناوچەیە؟ کاک محەممەد ئێمە هەموو جار باسی ئەومان کردو ئەوەی لەسەر ئێمەیە کە پێویستە لێرەدا ئیدارەدانی ئەم بەنداوەیە لەگەڵ ئەو دەریاچەیە ئەوە ئێمە یاچی ئێمەیە ئەچی حکومەت ئەوەیەکەوە چاوی لە بەنداوەکە بێ و چاوی لە ئەندازیاران و لە فەرمانبەرانی بەنداوەکە بێ و باش و پاڵپشتی مرۆیی بۆ ئێمە گرنگە لە بەرەوەی کادرمان زۆر کەم و پاڵپشتی مادیش بۆ ئێمە گرنگە لە بەرەوەی کە پێویستمان بە چاکسازیە. بەڵام باسی مادیت کرد ساگەت بە شەکر بێ. بەڵێ باسی مادیت کرد. بەڵێ بەنداوی دوکان چی پێویستە بووی کە بەتابەت لە ڕۆمادیەکەی کە بەنداو یەکێکە با بڵێن لەو پێویستە گرنگیانەی کە ئەبێ بەردەوام نۆژەنی تا بکرێتەوە. بەنداوی دوکان پێویستی پێیەتی و ئەمە بزانم چی پێویستە بەنداوی دوکان و بۆی نەکرا. ئێستا لە کاتی ئێستادا من وەکو بەڕێوبەر ئەوەندەی ئازارم هەیە بەدەست بابەتە مرۆیەکەەوە سەرچاوە مرۆیەکەی وەکەوە بەردەستم نیەکەوە ساڵانە خەڵکم لێ تەقاعود دەبێ و خەڵکم لێ دەڕۆ ئەندازیاری پێویست و تەکنیکی پێویست و فەرمانبەری پێویستم نیە لە بەنداوەکەدا ئەوە زیاتر ئازارم دەدا بەڕاستی. بەنسبەت پاڵپشتە داراییەکەشەوە ئێمە بێزگەلەوەی کە ماگانە سلفەی خۆمانەیە هەغنێ سلفەی ئێمە بە هیچ شێوازێک ڕابوەستێ ماگانە چەندمان پێویستە لە کاتی خۆیدا بۆمان بێ و دواتریش هەندێک پرۆژەمان هەیە کە ئێمە زۆر جار تەقدیمی دەکەینە پرۆژانە کەشفن پێویستن ئەوانش نابێت ڕابگیری ئەوانش دەبێت جێبەجێ بکرێن لە ئامێر لە هەموو ئەوشتانی ناو بەنداوەکەدا پێویستە بێ بەنداوی دوکان بە تایبەت
گرنگی زیاتر پێ بدرێت بۆ وەڵامی پرسیارەکەشت کە باسی ئەوە بڵێ وەکو باسم کرد ئەوەی لەسەر ئێمە پێویستە ئەوەی لەسەر حکوومەت پێویستە ئەوەیە ئەوەی لەسەر خەڵکیش پێویستە بەڕاستی کاک محەممەد من زۆر جار باسم کردو ئەگەر یەک دەبە ئاولۆ لە شار باژێر لە قڕناقە و پژئاشان لەو دی سنوورە و لە هەر شوێنێدا دەبەیە ئاو دوایەوە کە هاتی فرەدا دواتر لافاو دەهێنێ بۆ ئێمە گەر باز لەوەکەن 1 ملیار مەترسێجا ئاو کۆ دەکەینەوە بەڵام ئەبێ بزانین بانێکین بە لەو 1 ملیارە بانێکین بە 9 ملیار دەبە و پلاستیک زڵ و خاشاکە کە لێرە کۆبەتەوە هەمووی وەکاریەوەی هەمووی ئەوەیە دوایەوەی کە لافاوەکە لەگەڵ خۆیان دێنی بۆ ئێمە دێنێ هاو نیشتیمانیان کاتێک کە ئەچن بۆ دەرەوە گەشت دەکەن و دێنە سنووری بەنداوەکە 11690 کیلومتر دووجا ئەمە سنووری ئێمە لەو 11690 کیلومتر دووجا هەر بارانێ بارێ هەر پیسێک هەر پلاستیکێک هەر علاقەیە فڕێ بدرێت 2000 دێ بۆ ئێمە 2000 بێزگەلەوەی ئەوەی کە لەسەرەوەی ئێمە لە کۆتایی وەرزەکەدا دەست بپاکردنەوەی یەکەین و بە هاوکاری واتە پاکرێتەوەی کە باڵە بە دڵنیایە لە کۆتایی وەرزەکەدا پاشی دەکەن ئەگەر بێڵ ماسەکە پڕ بوو ئەوە ئەیبا لەگەڵ ئەگەر پڕیش نەبوو نەیتوانی بیبا ئێمە لە کۆتایی وەرزەکە پاشیەکەین چوینە بەشی چەپی بەنداوەکە کە بە یەکێک لە گرنگترین و هەستیارترین بەشەکان دادەنرێت دیمەنی ئێرە کەمێک سامناکە ئەمە یەکەم جارم بوو لە قوڵایەکی زۆری نێو بەنداوەکەدا کارێکی ڕۆژناماوانی ئەنجامدەم ئێمە لە شانی چەپی بەنداوەکەی یعنی ئەگەر ئێستا حالیان ئەگە بچینە سەرەوە بەنداوەکە ئاوا بوو ئاوا بوو ئێستا بەنداوەکە تقریبن ئاوا بوو ئەمە شانی چەپی بەنداوەکەی واتە ئێمە ئەگە بچینە سەرەوە ئەوە شانی چەپێتی ئەم شوێنەی ئێمە تیای وەستاوین لە ئاسی 434 دایە لە ئاسی ڕووی دەریاوە تا 434 متر دابەزی لە ئاسی ڕووی دەریاوە لە ئاسی ڕووی دەریاوە بەڵێ ئێرە 434 مترە سەر بەنداوەکە 516 مترە واتە ئێمەوەندە دابەزیوین لە ئێستا لە 434 واتە ئێمە لە خوار ئاسی بەنداوەکەشین بەڵێ لەسەر لە لوتکەی بەنداوەکە 516 بەڵام لە ئاسی 434 دای لێرەدا ئەم شانە کاتی خۆی سەرەتا کە دروست کراوە هەر هەمووی بە کۆنکریت تەحشیە کراوە یاخۆ بڵێن گراوتین کراوە بە کۆنکریت بۆچی بۆی کە تەواو ڕێ لە لیگ بگرێ لە بەشی دەریاچەکە و بۆ بەشی ڕووبارەکە 3 کیلۆمەتر لێرە دانراوە ئەمە سێتێکیانە سێتێک لە سەروترە ئەمە ئەوەیە کە دانراوە بەڵێ سێتێک لە خواتر شەڵار ببینین ئەمە وتت پستانە بەڵێ ئەمە سەریکە ئەو لیکەی کە لەو شانەیە کۆ ئەبێتەوە ئەوێ لە شوێنێکەوە دەرسێ لێرەوە بە بۆ ڕێک چۆتە خوارەوە بۆ ڕێکی پێرفڕیتەواتە کونکونە چۆتە خوارەوە دواتر لێرەوە ئێمە ناومان لێ ناوەمە پیزۆمەتری ئایا ئەمەش پیزۆمەتری ئێمە ئەم و ئایا ئێمە جیاوازی چیەکە کۆچەکەم ئەمەیان لە بەشی دەریاچەکەی ئەمەیان لە بەشی ڕووبارەکە واتە جیاکەرەوەی هەردوو بەڵێ دیوی هەردوو شانەکەیە بەڵێ ئەم ستارەیە بۆی بزانین کە ئیشەکە ئەم ستارەیە ئەبێ هەموو کات جیاوازی ببینین جیاوازی ڕێژەی پستانەکە ئەبێ ئەمە ببینین ئەمە ئێستا لە چەند هەیە لەو ڕێژەیە کە هەیە وەش لە ڕێژەی شترایەکە هەیە هەردوو ڕێژەکە گونجاوە هەردوو ڕێژەکە گونجاوە بۆچی ئێستا ئەمەیان ئەگە بخوێنینەوە لە کاتی ئێستاە ئەمە 6.5 بۆ سەرەوەیە باشە ئەویان چەند ئەگەر بخوێنینەوە ئەیان بخوێنینەوە سێ کەواتە جیاوازی پستانمانەیە بەمەجێ زۆر نزیکن لە یەکەوە کەواتە پستانەکە لەم لاوە زۆر پستانەکە لەم لاوەکەمە کەواتە دیوارەکەمان ئیشە کاریگەری دروست ناکەم جیاوازیەکە ئەو کاریگەری بۆ ئێمە زەرورە بۆی بزانین دیوارەکەمان ئیشە کەواتە ڕێگە بە ئەو نادرێت لێرە بچێ بۆیە لەوێ زەخت کەمە و لێرە زەخت زۆرە بۆ هەموو کەسێک ئاسایی بێتە ئێرە یان ناخێر بۆ هەموو کەس ئاسایی نیە نەخێر چونکە ئەم شوێنە بەڕاستی من خۆم یەکەم جارمە بیبین نەخێر بۆ هەموو کەس ئاسایی نیە ئەم شوێنە بەتەنها بۆ کارمەندی بەنداوەکەی ئەوانن کە دێنە ئێرە ئەم قیاسانە وەردەگرن ئەی خوێندنەوە بۆ کەسانی تریش ئەگەر بێت سەدانی زانستیمان دەکەن بەڕێوەبەر سوپاس بۆ خەمەتی سەلامەتی زۆر باشە بەس ئێمە لەم کاتانەیە وا باشە من وەک بەڕێبەری بەنداوەکە یاخود ئەندازیارەکان هەتا بکرێ لە کاتی کە ئێستا ئاسیاوەکەمان زۆر بەرزە و بەرزتریشە بێت و ئیشەڵا پڕیشە بێت میوانمان وایە ناوبەناو بێ لە خوێندنەوەکان ناوبەناو بینە ئێرەوە خۆت بە چاوی خۆت شتەکان ببینی باشتر وایە کاک کۆچەر ئەمە چیە ئەمە باسێکی من بۆ کەم ئامێرە ئەمە بۆچی ئەمە کاک محەممەد ئەم ئاوە لەسەرەوە ئێمە لێ بووین لەسەرەوە ئاوەکە هاتە خوارەوە ئەم ئاوە کە ڕێرە دەڕات چۆن بزانین زۆرە یا کەمە یا چۆن ڕاقەبەی بکەین حتمما ئەمە لیکەی جەواتە ئەو ئاوەیە کە لە شاخەکەەوە ئەگزیە و دێتە ناو تونێڵەوە لێرەوە دەڕاتە ناو ڕووبارەکەەوە ئێمە بۆ ئەوەی کەەوە ئەمە دائیمەن لەژێر کۆنتترۆلدا بێ یاخۆ بیخوێنینەوە بزانین چەنە ئەمەی ئەم حوزەی لێرە بۆ دروست کراوە ئەم حوزە پێڵان حوزی ڤینۆج ئەم حوزی ڤینۆچە لە ئەندازیاریدا بۆ ئەوەیە کە تۆ بینی قیاسی ئاوەکەی پێ بکەی ئاوەکە دێتە ناویەوە دوایەوە کە لێرەدا ئاوەکە هێواشە بێتەوە 2000 لێرەوە لەم حرفێەوە ئەڕاتە خوارەوە ئێمە لەم شوێنەیە ڕاستەیەک دانین و
قیاسیەکەین قیاسی ڕاستەکە خوێنینەوە دوایەوە قیاسەکە ئەگۆڕین بە لیتر پێرسیەکەن دواتە ئەزانین ئەمە چەنە چەند ئاو ئەڕوا جیاوازی چیەکە کەم بێیان زۆر بێکات کۆچەر ئەمە تەبعاً ئێمە سەیریکە بۆ ئەم ئاستەی ئێستا کە هەمانە لە دەریاچەکە ئەبێ ئەمە بڕێک بێ بۆ ئاسی نزمتر ئەبێ بڕەکە کەمتر بێ بۆ ئاسی زۆر نزمتر ئەبێ کەمتر بێ بۆ ئاسی کەمێک بەرزتر ئەبێ زیاتر بێ ئەبێ لەگەڵ ئاسی ئاوی دەریاچەکە کەم و زیاترە بەڵام لە پڕێکە زۆر زیادی کرد و بەسەر ئێرەیان ڕۆی ئەوە حاڵەتێکی ناتەندروستەوە ئەبێ خێرا چارەسەر خاڵێکی گرنگە لە تونێلی بە دڵنیاییەوە ئەمە یەکێکە لە ئامێرە هەستیارەکان کەوا خوێندنەوەکانی پێویستە وەربگیرێت و دوو شێوەمانەیە شێوازێکەوەیە کەمانوێ لەواتە بەدەستێ خوێنینەوە ڕیپۆرتیەکەین شێوازێکی دیجیتالیشمانەیە بەوەی ئەم ئامێرەوە خۆی قیاسیەکە و ئەچێتە ژووری کۆنتڕۆڵمانەوە ئەمە ناوەکەشی ناوی ڤینۆسی ژمارە سێیە چوینە یەکێک لە جوانترین و ناوازەترین بەشەکانی بەنداوەکە ئەویش ئەو دوو دەرچەی ئاوی بەنداوەکەیە کە بۆ مەبەستی ئاودێری و هاوسەنگی ئاوی بەنداوەکە بەکاردەهێنرێن. کاک کۆچەر جوانی ئێرە ئەتوانم بڵێم سروشتینیە زۆر تایبەتە ئێرە کوێیە؟ کاک محەممەد ئێمە ئەو ئاوەی کە کۆی دەکەینەوە دوازار پێویست بەکردنەوە دەکەوە نییە؟ بەڵێ ئەمە دەرسەکانی ئاودێریە دوو دەرسی ئاودێریمان هەیە ئەمانە لەو کاتانە دەکە کارەبا بەرهەم نایێنین پێویستمان بەوەی نییە ڕێژێکی زۆر بەدەینەوە وەکاتی ئێستا تەنها ڕێژەیەش کەم بەرەدەینەوە 35 مەتر سێجایە لە سوکەیەکدا ناتوانین کارەبا بۆ بڕەکەمە بەرهەم بێنین لێرەوە بەریەدەینەوە ئاوەکە بەرەدێتەوە واتە بۆ بڕە کارەبا بەرهەم نایێنرێ ناخێر بۆ بڕەکەمە کارەبا بەرهەم نایێنرێ ئەگەر لەوە زیاتر بێ ئەنجا ئەتوانین کارەبا بەس ئێمە نامانەوێت بەڵام خەڵکانێک پێمان دەڵێن بۆچی ئەوە شەکەنەوە کاکە ئاخرش ئەو مشارانە ئەو ئاوەیە ئەیخۆنەوە کاک کۆچەر ئێواڵن ئێمە توانای گردانەوەی 7 ملیار مەتر سەجا ئەومانەیە بەڵێ وایە چی دیەکەن ئەوە بۆچی بەکارێ ئێمە کە لێرەوە بەریەدەینەوە ئەگەمکانەوە 7 ملیار بەمە تەواو نابێت ئەبێ کارەبای پێ بەرهەم بێنین لە هاوین و لە ئەم هاوینەی کە بۆمان دێت ئیش بە یەکەکانی کارەباکەین کارەبای پێ بەرهەم بێنین هێزی ئاوەکە زۆرە کاک کۆچەر زیانی نییە بۆ ئەو شی و دار و ئەمباری شیوەکەوە ئەم دەرچانە ئەم دەرچەیە وا دروستکراوە ئەو لەژێر ئەو زەختە زۆرەدا ئاوەکە ئاوا بپڕژێنێت بۆی زەختەکە کەم کاتەوە بەو شێوازە بڕاتە دەرەوە کە ئەیبینێت ئەمەوێ هەر لێرە کۆتایی بە بەرنامەکەم بێنم بەڵام پێشوەی کە کۆتایی پێ بێنم لەم دیمەنە جوانەوە ئەو نەیەکەدار بم بەڕێستان زیاتر لە 5-6 ساڵ ئەبێ بەڕێوەبەری بەنداوی دوکانە چی پێویستە بکرێت بۆ ئەوەی کە بۆ بەنداوی دوکان بکرێ شایانی دیکە بکرێ هێشتا نەکراوە داواکاری چییە؟ کاک محەممەد وەکو باسم گەرتەمان ئێمە ئەگەر پێش دەریاچەکە پێش باز لە ئاوکەین باز لە بەنداوەکە بکەین ئەم بەنداوە بەنداویی استراتیژی گەورەیە کەوتووەتە شاری سلێمانیەوە بەڕاستی ئەم بەنداوە نابێت پێشوە بکرێ هەموو کات دەبێت چی سەرنجی تێبینی حکوومەت بێ وەزارەت بێ ئەنجومەنی وەزیران بێ کێشەم هەیە لە سەرچاوی مرۆییدا سەرچاوی مرۆیی پێویستە لەبەر دەستم بێ سەرچاوی داراییمان پێویستە بۆی کە هەر کێشەیەکە بێت زوو چارەسەری بکەین ئەمە یەک دووەم فەلسەفەی من ئەوەیە بەڕاستی ئاو ئەبێ لەم وڵاتەیە بە لیتر حساب بکرێ نابێت بە مەتر سێجا و بە تەنکەر حساب بکرێ ئەو ئاوە جوانە من ئەزانم لە پارەچی کێشەیەکمانە بوو گەورەترین کێشەمانە بوو بەڕاستی ئەم ساڵ سپاس بۆ خوا ئەو هەموو ئاوە جوانەمان بۆ هاتووە ئەبێ بە جوانی ئیدارەی بدەین بەڵام ئەبێ هەموو کۆمەڵگە و هەموو هاو نیشتیمانیان لەگەڵمان بن لە پیسبوونە پیسی نەکەین و لە بەکارهێنانە وەک چاوی خۆمان بیپارێت بە کوردەکاڵێ چەپڵە بە یەک دەست لێ نادێت بەڕێز کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان سوپاس بۆی کە تەواوی ڕۆژەکە لەگەڵمان نابووی و دیمەنەکانی بەنداوی دوکان پیشانی هەم ئێمە و هەم بینەرانی باربیدیاش بەگشتیدا بوو زۆر سپاس دەکەم بۆ یەک بەخێر هات سپاس